سلااوان لێبێت لە گوندی ئاکۆیانم لە قەزای ڕەواندووز دیارە ئەو هێرشە موشەشێکەوە شەوی ڕابردوو وڵاتی ئێران بۆ سەر قوارەی زایۆنی ئەنجامیدا زۆرێک لە موشەکان بەسەر ئاسمانی هەرێمی کوردستاندا تێپەڕین بەشێکیان بەسەر قەزای ڕەواندووز و ئیدارەی سۆران بە ناوچەکەدا تێپەڕین لەلایەن دژە موشەکەکانی ئەمریکا و لە هەرێمی کوردستان چەندیان لێتەقێنراونێتەوە ئەمە یەکێکە لەو موشەکانی کەوا شەوی ڕابردوو لە ئاسمانی گوندی ئاکۆیان تەقێنراوەتەوە لە نێو یەکێک لە باخەکانی گوندی ئاکۆیان کەوتۆتە خوار و خۆشبەختانە لە نێو ئاوایی نەکەوتۆتە خوار وە زیانی گیانی و مادی بەدواوە نەهاتووە. سارۆخەکە درێژیەکەی نزیکەی 6 مەتر ئەبێتن سارۆخێک یەکێک لە سارۆخە گەورەکان بەڵام دیارە تەقێنراوەتەوە تەنها ئەوەی ماوەتەوە بۆ ڕیەکی گەورەیە لێرانە ماوەتەوە. من یەکێک لە شایەت حاڵەکان وەرەگرم کە ماڵی لە گوندی ئاکۆیانە بزانین زانیاری زیاتر لەو وەرەگرین. سڵاوت لێبێتن کاک بەختیار ئەمە چ کاتێک بووم سارۆخە کەوتە خوارەوە تا چەندە مەترسی بۆ سەر گوندەکەتان هەبوو؟ زۆر سپاس بەخێر بێن دیارە سعات نزیکی سعات 2 سعات 1 دقەوانی شەوی ڕابردوو بوو ئەوەش یەکێکە لە پاشماوەکانی موشک با بڵێین مەسەر نەوەک موشک دیارە تەقێنراوەتەوە لە سەر ئاسمانی گوندەکەمان لێرە لە ئاکۆیان هەرچەندە دەنگجی زۆری وای نەبوو ئاگریشی پێوە نەبوو کە کەوتە خوارەوە لەبەرەوەی قەبارەی موشەکەکەیەوە پاشماوەکەیتی کەوتە خوارەوە بەس کە بیانی من یەکەم کە ساتم سەیرم کرد لێرە هەر خاوەن ئەو مڵکە تەلەفۆنی بۆ کردم بیانی زوو بوو وتی وەرە شتێکی ئەوایە ئەمە نەوێرین بچین کە هاتم لێرەی کەش برادرانم ئاگادارکردنەوە ئاسایشوانم ئاگادارکردنەوە کە حاڵەتە چی وایە بێگومان دەنجی هەبوو لێرە لە چوار دەورەی بە پیاوانی کە کەمەک پێش ئێستا هاتن دەرک و پەنجەر و چیواش لەگەر زوولاوە بێگومان دڵە ڕاوچی دروست کردووە لای خەڵکی و گوندە. چەند دانەی ئاوا لەو ناوچە کەوتونەتە خوارەوە؟ لێرە بۆ یەکەم جارە و یەکەم دانیشە ئەو پاشماوەیە. لە ئاسمانی گوندی ئاکۆیان زیاتر دەتەقێنراونەوە ئەم سارۆخانی ئەوەی کە دیار بووە لە سەر ئاسمانی ڕەواندزیش خەڵک بینیتی لەوێ وە بزانم لە باڵەکایەتیش بینیتیان بەڵام تا ئێستا دیار نیە لە شوێنە کەوتونە یەکی شەشیان لێرە کەوتووە. زۆر سپاس بۆ کاک بەختیار یەکێک لە شایەت حاڵەکان لە گوندی ئاکۆیان بەڵێ وەک باسمان کرد درێژایەکەی 6 مەتر ئەبێتن ئەم سارۆخە و بڵین چەندین سارۆخی تریش لە ئاسمانی ئیدارەی سۆران شەوی ڕابردوو کە وڵاتی ئێران دەیهاوێشن هاوشێوەی ئەم سارۆخە لەلایەن دژە موشەچیەکانی وڵاتی ئێران دەتەقێنراونەوە.